نا ئەمە پارتی لەسەر ئەو مۆزوعی کێشەی چارەسەری کێشەکانی سەرۆکاتیاریەم سەرۆکاتی پەرلەمان کاری حکوومەت و کێشەکانی خەڵک ئێمە دەمێکە گفتوگۆی دوو قۆڵی و سێ قۆڵ دەکەین لەو بارەیەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە ئێمە هاوپەیمانیشین لە حکومڕانی پێویستە گفتوگۆیەکی تێر و تەسەل بکەین و بگەین نەتیجەیەکی باش بەگشتی ئێمە یەکێتی لە سەرتا وتمانێ بەشێکین لە چارەسەر و بەبێ چارەسەری مشکلەکان ئێمە ناتوانین هیچ یەکێ لە کێشەکان چارەسەر حکمی گۆڕانکاریەکانی زەمانەش داوامان لێ دەکا بەبێ ئەم خاوکردنەوەی گرژیەکان و یەکڕێزی میلەتەکە کەمان ئێمە سوود لەو ئێمە بەس زەرمەند دەبین سوود لەو شەڕە و لە ئەنجامەکانی شەڕوە ناکەین.